ئێرە ڕادیۆی دەنگی گەلە. کاتتان باش بیسەرانی هێژا لا ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل با یارمەتی و کارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. لە بەشی دووەمی قسەکانی ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە مستەفا قەرەسوو ڕایگەیاند دەبێت لەم هەڵبژاردنەدا گەل بچێتە سەر سندوقەکانی دەنگدان و بە دەنگەکانیان سزای پەدەکە بدەن لە پای ئەوەی لە کە کوردستانیان پێشکەش بە دەوڵەتی داگیرکەری تورک کردووە و دەشڵێت دەبێت گەل دەنگی خۆی بدات بەو کاندیدانەی کە لە دژی هێڵی خیانەتن. هەروەها قەرەسوو باسی لەوەش کردووە حکوومەتی عێراق بە هاوکاری لەگەڵ حکوومەتی تورک تاوانێکی گەورەی ئەنجام داوە. تێکۆشانی گەلی کورد بۆ ئازادی گەلەکەی 50 ساڵە بەردەوامە. ئەم وڵاتە هەمیشە پەیوەندیەکی باشی لەگەڵ ئەو حکوومەتانەی کە دوای دەستێوەردان لە عێراقدا هاتنە سەرکار هەبووە. بزوستنەوەی ڕزگاری خوازی کورد شەڕێکی کاریگەری دژی داعش کە گەورەترین هەڕەشە بۆ سەر عێراق بووە ئەنجام داوە و هەر لەبەر ئەم هۆکارش هەردوو سەرۆکوەزیرانی عێراق و حکوومەتی باشووریش لە شەڕی داعشدا سوپاسی بەڕێوەبەرایەتی پەکێکیان کرد. قەرەسوو وتیشی پەدەکە بەو خیانەتانەی کە لەم شەڕە 4 ساڵەیەدا ئەنجامی داوە تەوری لە ڕێگە و ڕیشەی خۆیدا ئێستا بۆتە قوارەیەکی سیاسی کە هیچ بەهایەکی ئەخلاقی و شەرعیەتی سیاسی نییە. تەنانەت ئەگەر بە پاڵپشتی هێزی دەرەکیەکانیش لەسەر پێ بمێنێتەوە مانەوەی لەوە زیاتر نییە و وەک کارکتەرێکی سیاسی کە بە ئەستەم خۆی ڕاگرتووە دەکەوێتە ناو هەڵبژاردنەکانەوە. هەروەها قەرەسوو جەختی کردەوە دەسەڵاتداری ئەکەپە مەهەپە لە نێو بارودۆخی باشووردا ئەو شەڕە تایبەتەی کە لە هەڵبژاردنەکانی تورکیادا پیادەی دەکرد هەوڵدەدات بیخاتە ناو هەڵبژاردنەکانی باشووری کوردستانەوە. لا درێژەی قسەکانیدا قەرەسوو دەڵێت ئاشکرایە لەو ناوچانەی پەدەکاتیایدا دەسەڵاتدارە هەڵبژاردنێکی دادپەروەرانە ئەنجام نادرێت. گوند و گەڕەکەکان لاژێر هەڕەشە مامەڵە و فشارەکانی پەدەکەدان. هەروەها قەرەسوو باسی لەوەش کردووە دەبێت لەم هەڵبژاردنانەدا گەل بچێتە سەر سندوقەکانی دەنگدان و بە دەنگەکانیان سزای پەدەکە بدەن لە پای ئەوەی کاچیا دەشت و شارەکانی باشووری کوردستانی پێشکەش بە دەوڵەتی تورک کردووە. دەبێت گەلی باشووری کوردستان دەنگی خۆی بداتە بربژێرە وڵات پارێزەکان کە لە دژی هێڵی خیانەتن. تەنها بەم شێوەیە ئەم هەڵبژاردنە خاوەنداری لە مانای ڕاستەقینەی خۆی دەکات. ئەو خیانەتەی کە هاوکاری دەداتە دەوڵەتی تورکی دوژمنی کوردان و کوردستانی بەڕووی داگیرکەراندا کردوێتەوە لە باکوور قڕکردن ئەنجام دەدات و ڕۆژاوا داگیر دەکات لەسەر سندوقەکانی دەنگدان تێک بشکێنرێت. لە کۆتاییشدا قەرەسوو دەڵێت پەدەکە لە کوردستاندا لەژێر پەروەردە و لەژێر ناوی وڵات پارێزیدا با جۆرێک دارەدەستەی و خیانەتی تێکەڵ کردووە کە ناڕوونی و سەر لێ شێواندنێکی دروست کردووە. ئەمەش گەورەترین مەترسیە لەسەر گەلی کورد. هەر بۆیە دەبێت ئەم هەڵبژاردنانەدا وڵات پارێزی و خیانەت لێکتر جیا بکرێتەوە. فەرماندەی بڕیارگەی ناوەندی هێژاستار سەبارەت بە یادکردنەوەی دوو ژناگەریلا کە لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بوون ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە هاوڕێیانمان و میلیتانانی پارتی پەکەکە و پاژێکمان بەفرین ڕۆژ و تێکۆشین دڵگەش لە 30 تشرینی یەکەمی 2023دا لە ئەنجامی هێرشەکانی دەوڵەتی تورک لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بوون. هێژاستار دەڵێت هاوڕێیانمان بە هەموو بوونی خۆیانەوە بەشداری ئایدۆلۆژی و پارەدایمەکانی ڕێبەراپۆ بوون و بە پێشەنگایەتی لا تێکۆشان خۆشویستن خوڵقاندن و ژیانی ژنانەوە بوون بە خاوەنی تێکۆشانێک کە لە دڵی هەموو ئەو ژنانەی بۆ ئازادی ژن تێدەکۆشن جێگەی خۆیان بگرنەوە. لە کۆتایی ڕاگەیاندراوەکەی هێژاستاردا ئاماژە بەوە کراوە وەک هاوڕێیانی بەفرینەوە و تێکۆشین سەرخۆشی خۆمان بۆ بنەماڵەی هێژای هاوڕێیانمان هەموو ئەو ژنانەی دڵیان بۆ ئازادی لێ دەدات و گەلی کوردستانی وڵات پارێزمان دەردەبڕین. هێژاستار ناسنامەی ئەو دوو شەهیدەی بەم شێوەیە خستووەتە ڕوو. جایزە سەلبەر بە ناسناوی بەفرین ڕۆژ لە سێرس لەدایک بووە و لە 30 تشرینی دووەمی 2023 لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بووە. هەروەها شێروان ئۆلاش بە ناسناوی تێکۆشین دڵگەشن لە ئامەد لەدایک بوو ئەویش لە 30 تشرینی دووەمی 2023 لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بووە.
هەندامێکی دەستەی سەرۆکایەتی پێدا ڕایگەیان دەبێت دەنگدەران لە هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان ئەو لایەنانە بناسن کە نوێنەرایەتی کولتوری و وڵات پارێزی دەکات. داواشی کرد گەلی باشووری کوردستان دەنگ با یەنەکە بدەن. ئاڵدار خەلیل ئەندامی دەستەی سەرۆکایەتی پارتی یەکێتی دیموکراتیک پەیەدا لە میانی بەشداریکردنی لا بەرنامەیەک لەگەڵ ئاژانسی هەواڵی ئەنها هەڵویستی حیزبەکەی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان کە لە بیستی ئەم مانگە بەڕێوە دەچێت خستە ڕوو. ئاڵدار خەلیل ڕایگەیان دەبێت هەر دەنگدەرێک پێش ئەوەی دەنگ بدات ئەو لایەنانە بناسێت کە نوێنەرایەتی ئازادی دەکەن و دەبێت بزانن کێ نوێنەرایەتی کولتوری دیموکراسی و وڵات پارێزی دەکات. ئاڵدار خەلیل لەو باوەڕەدایە کە گەلی باشووری کوردستان بە هەڵبژاردن گۆڕانکاری دەکات لە بەرامبەر لایەنی دەسەڵاتدار دەوەستێتەوە و بەربا هێرشە داگیرکاریەکانی سوپای تورک لە باشووری کوردستان دەگرن. هەروەها ئەو ئەندامی دەستەی سەرۆکایەتی پەیەدا داوای کرد دەنگدەران دەنگ با یەنەکە و ئەو کەسانە بدەن کە پشتگیری لە شۆڕشی ڕۆژاوای کوردستان دەکەن و لە دژی داگیرکاری دەوەستنەوە و لە پێناو پێکهێنانی یەکڕێزی نەتەوەیی کار دەکەن. پۆلیسی دەوڵەتی تورک هەڵمەتی هەڵکوتانە سەرماڵانی دەست پێ کردو بە دەیان کەس لە ئامەد با تۆمەتی ئەندامەتی لا ڕێکخستن دەستگیرکران لە چوارچێوەی ئۆپەراسیۆنی قڕکردنی سیاسی هێزەکانی دەوڵەتی تورکدا و لە ئەنجامی هەڵکوتانە سەرماڵاندا لە ئامەد بە لایەنی کەمەوە 15 کەس دەست بەسەرکران. لە ئۆپەراسیۆنەکەدا تەواوی ماڵەکان پشکنراون و ڕاگەیاندرا کە دەست بەسەرکراوەکان بە تۆمەتی پرۆپاگاندەکردن بۆ ڕێکخستن دەست بەسەرکراون. ئەمە لە کاتێکدایە دوێنێ هێزەکانی دەوڵەتی تورک ئۆپەراسیۆنێکی هەڵکوتانە سەرماڵانیان لە 36 شاری ئەو وڵاتەدا دەست پێ کرد باگشتی 269 کەسیان بە هۆکاری بەشداریکردن لە چالاکی ئازادی لە ئاماد دەست بەسەر کردووە. چالاکی ئشکگیری کە ئەنجومەنی دایکانی ئاشتی با دروشمی نابۆشەڵ بەڵێ بۆ ئاشتی لە شارۆچکەی تەلقەبینی ناوچەی سلۆپی لە شەرناخ دەستی پێکردووە. وێڕاهێرش و دەست بەسەرکردنەکانی پۆلیس لە پێش بێنایی دەم پارتی تا ئێستا بەردەوامە. لە کاتی ئەنجامدانی چالاکیەکاندا بە تەواوی شەوەکەوە پۆلیسی دەوڵەتی تورک گەمارۆی بناکەیان داوە و پۆلیس ڕێگری کردووە لەوەی چالاکوانان بەتانی وڕاخر بەکار بهێنن. پۆلیس پێشی لە ئۆتۆمۆبیلی پارلەمانتارانی دەم پارتی کردووە و ویستویانە بیپشکنن کە بەو هۆیەوە گرژی دروست بووە. لەگەڵ بەردەوامی چالاکیەکەدا دایکان بە پۆلیسەکانیان وتووە هەرچێک بکەن ئێمە لە چالاکیەکەمان بەردەوام دەبین و ئەوەی پێویست بکات بۆ ئاشتی دەیکەین. جەنگاوەرانی ئازادی کوردستان ماک لە ئامەد بە بۆمبی دەستی گورزیان لە داگیرکەران وەشاند و پۆلیسێکیشان بریندار کرد. هەر لە درێژەی چالاکیەکاندا لە گەڤەر کامێرایەکی چاودێریش تێکشکێنراوە. لە بارەی چالاکیەکانەوە ماک لە ڕاگەاندراوێکدا ڕایگەاندووە جەنگاوەرانمان لە دژی داگیرکاریە درڕندانەکانی فاشیستان لە 11 تشرینی یەکەم با بۆمبی دەستی هێرشیان کردە سەر خاڵێکی یاسایشی فاشیستان لە ئامەد و لە ئەنجامدا پۆلیسێک بە سەختی بریندار بوو دەشڵێت هەم چالاکیە لە تۆڵەی هێرشەکانی پۆلیسی تورکە لەسەر ئەو کەسانەی کە بۆ داوای ئازادی ڕێبەراپۆ ڕژانە کۆڵانەکانی ئامەد. هەر لە ڕاگەاندراوەکەی ماکدا ئاماژە بە ئەنجامدانی چالاکی دووەمیان کراوە کە لە 15 تشرینی یەکەم لە گەڕێکی عمرانی گەڤەر با تێکشکاندنی کامێرایەکی چاودێری داگیرکەران ئەنجام درراوە. هەر لە ڕاگەاندراوەکەدا ماک بانگەوازی بۆ تێکۆشانی بەرفراوانتر دەکات و دەڵێت لا دژی هێرشە نامەردانەکانی دوژمنان کە لە بەرامبەر تایکانمان و گەلەکەمان بەڕێوە دەبرێت چالاکیەکانمان بەرفراوانتر دەکەین. دەوڵەتی داگیرکەری تورک لە 9 تشرینی یەکەم هێرشی کردە سەر پەنابەرانی عەفرین لە شەهبا. لە ئەنجامی هێرشە ئاسمانیەکەدا 3 ئەندامی تەفدەم زەلال عەفرین و مەزلوم ئەنتەب و ئالاف موراد شەهید بوون. زەلال عەفرین یەکێک بوو لەو ژنە پێشەنگانی پاش جێنوسایدی 3 ئابی 2014 ڕووی کردبووە شەنگال و لە ڕێکخستنی جڤاگی ئیزەدی جێگرت بوو. تەفگەری ئازادی ژنانی ئیزەدی تاژێ بە بەشداری دامەزراوە و ڕێکخراوەکانی جڤاگی ئیزەدی لە گۆڕستانی شەهید دڵگەش و شەهید بەرخۆدان مەراسمێکی یادکردنەوەیان بۆ شەهید زەلال ڕێخست لەسەر ناوی دامەزراوەی بنەماڵی شەهیدان پاکیزە جەلال و قسەی کردو ڕایگەیان شەهید زەلال وەک سەدان ژنی شۆڕشگەیە ڕووی کردە شەنگال و لە ڕێخستنی جڤاکی ئیزەدی ڕەنجێکی زۆری داوە. وتیشی هەر کەسێک بۆ جڤاکی ئێمە ڕەنجی کێشابێت و شەهید بوو بێت شەهیدی ئێمەیە.
هەروەها لە مەراسمەکەدا بەڵگە فیلمێک دەربارەی ژیان و تێکۆشانی شەهید زەلال پیشاندرا و یادەکە با دروشمی شەهید نامرن کۆتایی هات. شهادة بشرف وناموس ساقيكا بناموس تشيترش كي ملت بين بس ازيدي وان كي ملت بين ام حقي يك شهيدي ونداناكن ايرو اوجي او كمان شهيدي ايرو شايلك يا اوجي شهيده ما ياش كيس مدفو كانوا خبات الشنغار داو مشادن البرخوانيه دا بيت الشهيد كرين ام سرساغيش مع الباديت همو شهيدان رخوازن ام بيجن شهيد قدر الرومات شهيد الهجي بركتي الكيدر بكي شهيد به همو شهيد برخوانيه ام سرساغي اجمال باطا شهيد زلال رخوازن ام كدو تعب وزحمتا شهيد زلال الشنغال دبيتي تجارتي ام ونداناكن بس مخابن وسد مخابن ام تبي جنجي الرياض شهيدة دوسات هيجي ام در حقي واندا ام هر ناو فينن الوی ام وکملت زدی الخدا شهید زلال خودی در کن چاوا 7 سال در باز بود و زلال کارو خباتک الشنگال دادا و بر خدا شنگال اجبو دایک شنگال گزارو که شنگال اجبو الشهید شنگال خودی در کن الوی امجی وکملت زدی الشهید زلال خودی در کن اگا شهید زلال 7 سال شنگال درباز بون فرقو جدایی ناوی تنیر ملت ازدی لە کاتێکدا تەنها 4 ڕۆژ ماوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان نەچیروان بارزانی جێگیری یەکەمی سەرۆکی پەدەکە گەیشتە ئەنکارا و لەلایەن دوو سەرۆکی میتەوە پێشوازی لەکراوە بڕیاریشان لەگەڵ ئەردۆغان کۆبێتەوە نەچیروان بارزانی جێگیری یەکەمی سەرۆکی پەدەکە گەیشتە ئەنقەرەی تورکیا و لەلایەن ئیبراهیم کاڵن سەرۆکی میت و هاکان فیدان سەرۆکی پێشووی میت و وەزیری دەرەوەی ئێستای تورکیا پێشوازی لەکرا با پێکارنامەی سەردانەکەی بارزانی بڕیارە لەگەڵ ئەردۆغان سەرۆکی تورکیاش کۆ ببێتەوە ئەم سەردانە لە کاتێکدایە تەنها 4 ڕۆژ بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی خۆلی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان ماوە جێیاماژەیە لە سەروبەندی خولەکانی پێشووی هەڵبژاردنەکانیش نەچیروان بارزانی سەردانی ئەنکەرای کردووە. لە چوارچێوەی کار و چالاکیەکانی دەستەی ژنان و با پێی پەیڕەوی سەرەتایی خاڵی یەکەمی پاراستنی ژنان ماڵی پاراستن لە قامیشلو بۆ ئەو ژنانە دروست کراوە کە تووشی توندوتیژی جەستەیی دەبن هۆیدا محەممەد جێگری ئەنجومەنی ژنانی کانتۆنی جەزیرە باسی لە کار و چالاکیەکانی نووسینگەی پاراستنی ژنان کردووە هۆیدا محەممەد ڕایگەیاندووە نووسینگەکە دەبێتە پەناگەیەک بۆ ئەو ژنانەی کە تووشی توندوتیژی دەبن. یەک ژێ ژنێگۆ القاسی کوشتنێ دبن ناوێ شەرەفێدا هەمژێکێ ژنێگۆ القاسی توندیە دبن بە هەموو جووریە وێ ناکێ یەگۆ ژە ذهنیەتە ذکوری هەمژێکێ ژ عەرف و عادات و تەقالیدا توندیا گۆ سەروا دەبێ یەگۆ القاسی کوشتنێ دبن حوجەدار بۆ گۆ مالن جواناکێرا وەرە ئاواکردن ناوەندن چێ ببن ji bo parastina va jinê hanakê perwerdekirina wan nakê sîqeta wan nakê bi nefsa wan nakê bê û careke dî demij bibin bikevne navê hundirê civakê de servî esasî wek destaya jin şwa navendê di 2015 da teesîsa wan nakê yê esasî destpêkê bû ev malê hanake ji xwe me got ser sê merhela ewil heftê û 2 saetatê de dimênin merhela di duwa sê heyvatê de dimênin pizgirêkê wan nakê têne çareserkirin bêtirî xwecêkê bi cîhetê eleqedar ra wek mala jin wek kongrasdar yani heger pizgirêkê wan nakê çareser bûn ji xwe teslîmî malbatê dibin heger pizgirêkê wan nakê zehmet dibin navendeka daîmî me avakiriya dibir de ev jinê hanakê ji xwe li wê de dimênin heta got bi salan tevan di wê de dimênin heta got pizgirêkê wan nakê çareser dibin bêhtirî xwecîkê yê got yani tehdîda kuştinê ser wan nakê hebe zehmet bê gelekî vegerin dîsa malbatê di wir de dimênin heta got yani pizgirêkê wan nakê werine çareserkirin.
بۆ مەلەرزەیەک کە چەقەکەی شاری مەڵاتیە بوو بە پلەی 5.9 ریشتر باکووری کوردستانی هەژاندووە کەمێک پێش ئێستا لە شاری مەڵاتی باکووری کوردستان بوومەلەرزەیەک ڕوویداوە لەبارەی بوومەلەرزەکەەوە بەڕێوەبەراتی ڕوبەڕووبوونەی کارەسات و فریاکەوتن ڕایگەیاندووە. هێزی بوومەلەرزەکە 5.9 پلەی ریختر بوو با قوڵای 10 کیلومتر لە ناوەندی ناوچەی کالەی سەربا مەڵاتی بووە. بوومەلەرزەکە لە چەندین ناوچەی جیاوازی وەک ئامەد و تەنانەت سنووری پارێزگای دۆهۆک لە باشووری کوردستانیش هەستی پێکراوە. جۆ بایدن ڕایگەیان هەڵویستی سەربازی ئەمریکامان گۆڕیەوە بۆ زیادکردنی پشتیوانی بۆ بەرگری ئیسرائیل و دەشڵێت چەندین فڕۆکەی جەنگی و هێرش بەرمان لە ناوچەکەدا بڵاو کردوێتەوە. جۆ بایدن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە دوایین هەفتەکانی سەرۆکایەتیدا نامەیەکی سەبارەت بە ئامانەوەی هێزەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ کۆنگرێسی وڵاتەکەی ناردووە و بایدن لە نامەکەدا نووسیوێتی لە مانگەی دواییدا هەڵویستی سەربازی ئەمریکامان گۆڕیوە بۆ باشترکردنی پاراستنی هێزەکانی ئەمریکا و زیادکردنی پشتیوانی بۆ بەرگری ئیسرائیل لا وڵامی هێرشەکانی ئێران بۆ سەر ئیسرائیل. دەشڵێت ئەم گۆڕانکاریانە بریتین لا درێژکردنەوەی ئەرکی گروپی فڕۆکە هەڵگری ئابراهام لینکۆن لەگەڵ پاسەوان و فڕۆکای ئاسمان هەڵگر بەرگری موشکی بالیستیکی ژێردەریایی جۆرجیا کاتوانای هەڵدانی موشکی هەیە و فڕۆکە هەڵگری وشکانی چەندین فڕۆکەی جەنگی و هێرش برمان لە ناوچەکەدا بڵاو کردوێتەوە. هەروەها ئاماژی بەوەش کردووە هێزەکانی ئەمریکا بەردەوام دەبن لا بڵاوە پێکردنی هێزەکانی لە ناوچەکە بۆ بەرەو پێشبردننی بەرژەوەندیان نەتەوەیە گرنگەکان و پاراستنی هاوپەیمانەکان و بەردەوام بوون لە پشتیوانیکردنی ئیسرائیل. جێ ئاماژەیە لە یەکی تشرینی یەکەمی 2024 سوپای پاسداران بەدەیان موشکی بالیستی هێرشی کردە سەر ئیسرائیل و هەروەها ئۆپەراسیۆنەکە بە ڕەزامەندی ئەنجومەنی باڵای ئاسایشی نەتەوەی و ئاگادارکردنەوەی ئەرکانی گشتی هێزە چەکدارەکان و پشتیوانی سوپای ئێران و وەزارەتی بەرگری ئەنجام درراوە. بەڕێزان هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لە